الحمد لله رب العالمين، وصلى الله تعالى وسلم وبارك على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا إمام المتقين وقائد المجاهدين وسيد الأولين والآخرين محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. مسلمانانی بەڕێز و خۆشەویست برایان و خوشکان، السلام عليكم ورحمة الله. ئێمە لە بابەتی بەرەو دۆستایەتی و هاوکاری نێوان مسلمانان لە تەوەری دووەم چاک پێگەیشتن بەهۆی ئیمانەوە گەیشتوینە ئاڵقەی دووەمی ئەو بابەتە کە ئاڵقەی دێمی کۆی بابەتە گشتیەکەیە. ئاڵقەی دەیەم کاریگەری ئیمان لەسەر تاک و کۆمەڵ، ئیمان بەرەو هەموو چاکەیەکیان دەبا و لە هەموو خراپەیەکیان وە دوور دەخا. ئایا ئیمان چ کاریگەریەکی هەیە لەسەر تاکی مسلمان و لەسەر کۆمەڵی مسلمان و کۆمەڵگای مسلمان؟ خوا سبحانه وتعالى لە سوورەتی یونوسدا لە ئاەتی ژمارە 9دا بۆمان باز دەکا کە ئیمان چ ڕۆڵێک دەبینێ لە ژیانی ئیمانداراندا، بەتایبەت وەکو تاکتاکیان. دەفەرمێ إن الذين آمنوا وعملوا الصالحات يهديهم ربهم بإيمانهم تجري من تحتهم الأنهار في جنات النعيم. بەدڵنیایی ئەوانەی ئیمانیان هێنا و کردەوە باشەکانیان ئەنجام داون، پەروەردگاریان بەهۆی ئیمانەوە، بەهۆی ئیمانەکەیانەوە ڕاستەڕێیان دەکا. يهديهم ربهم بإيمانهم، ڕاستەڕێیان دەکا، ڕێیان پێشان دەدا، بەرچاویان ڕۆشن دەکاتەوە. تجري من تحتهم الأنهار في جنات النعيم، ڕووباریان بەژێردا دەڕۆن لە باغە پڕ ناز و نیعمەتەکاندا، واتە لە ڕۆژی دواییدا. بەڵام لە دنیادا ئیمان چ ڕۆڵێک دەبینێ؟ ڕێ پێشانی خاوەنەکەی دەدا. کەواتە با تەماشا بکەین. ئیمان خوا دەفەرمێ بەهۆی ئیمانەوە مسلمانان بڕواداران دەخاتە سەر ڕاستە ڕێی خۆی. ئیمان ئەگەر لە دڵی ئینساندا چەسپاو بێ، هیچ گومانتان لەوەدا نەبێ، بۆ خاوەنەکەی دەبێتە ڕووناکیەک و بۆی دەبێتە ڕێپێشاندەرێک، هەم ڕاست و چەوتی پێلێک جیاکاتەوە، هەم حەڵاڵ و حەرامی پێلێک جیاکاتەوە، هەم چاک و خراپی پێلێک جیاکاتەوە، هەم دۆست و دوژمنی پێلێک جیابکاتەوە. بەڵکو شتی لەوانە ژوورتر، لە نێوان چاک و چاکتردا چاکترەکەی پێشاندا، لە نێوان خراپ و خراپتردا خراپتەکەی پێشاندا، بۆی خۆی لێ دوور بگرێ. و هەروەها خوا سبحانه وتعالى لە سوورەتی شوڕا لە ئاەتەکانی 36 تاکو 43دا کۆمەڵێک سیفەت بۆ بڕواداران دەخاتە ڕوو. دەفەرمێ فما أوتيتم من شيء فمتاع الحياة الدنيا وما عند الله خير وأبقى للذين آمنوا وعلى ربهم يتوكلون والذين يجتنبون كبائر الإثم والفواحش وإذا ما غضبوا هم يغفرون والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمرهم شورى بينهم ومما رزقناهم ينفقون والذين إذا أصابهم البغي هم ينتصرون وجزاء سيئة سيئة مثلها فمن عفا وأصلح فأجروا على الله إنه لا يحب الظالمين ولمن انتصر بعد الظلم فأولئك ما عليهم من سبيل. تاكوتاي أمانة دا صفة خوا سبحانه وتعالى بۆ ئیماندارانیان دەژمێرێت. کەواتە بەهۆی ئیمانەوە مرۆڤی مسلمان، تاکی مسلمان، هەروە کۆمەڵی مسلمان، چکە لێرە دەخوا سبحانه وتعالى بە کۆمەڵ باسییان دەکا، ئیمانەکەیان دەیان ڕازێنێت و بە هەموو سیفەتە بەرز و جوانەکان کە دەفەرمێ وما أوتيتم من شيء فمتاع الحياة الدنيا وما عند الله خير وأبقى للذين آمنوا وعلى ربهم يتوكلون. وصفتي كم پشت بە پەروەردگاریان دەبەستن. والذين يجتنبون كبائر الإثم والفواحش، ئەوانەی خۆیان لە هەموو گوناحە گەورەکان و لە هەموو گوناحە دزێ و ناشرینەکان دەپارێزن. وإذا ما غضبوا هم يغفرون، نافەرمێ تووڕە نابن، ئەگەر تووڕە بوون چاپۆشکی دەکەن، لێبوردن دەکەن. والذين استجابوا لربهم وأقاموا الصلاة وأمروا شورى بينهم مما رزقناهم ينفقون، وأوانەی بەدەم پەروەردگاریان وەچوون، پەروەردگاریان بۆ هەر شتێ بانگیەکە دەڵێن لەبەیکە، لە خزمەت داین پەروەردگار. ئەنجا وأقاموا الصلاة نوێژ بەرپا دەکەن، وأمرهم شورى بينهم، کاروباریان بەڕاوێژە،
ومما رزقناهم ينفقون لو پێمان داون دەبەخشن لە هەرچی پێمان داون لە ماڵە لە عیلمە لە عەقڵە لە جاهی کۆمەڵایەتیە لە هەرچی پێمان داون لەو نیعمەتانە دەبەخشن. والذين إذا أصابهم البغي هم ينتصرون ئەوانە کاتێ دەستدرێژیان کرایە سەر ستەمیان لێکرا تۆڵە دەستێنەوە. واتە ئەوە نیە هەر ملک کەچکەن و سەر نەبیکەن نا ئەوە هەر لە مەکەش ئەم سوورەتی شوڕا لە مەکەدا بەزیوە هەر لەبێەوە خوا مسڵمانانی لەسەر عیزەتمەندی و لەسەر غیرەت و جوامێری ڕاهێنا و بارهێناوە نەکە تەنیا ئەو کاتێک کە جەنگ و جیهاد پێویست دەبێ مسڵمانان دەبێ هەر لە سەرەتاوە فرچک بە عیزەتمەندی و غیرەت و بیوێری و ئازایەتیەوە بگرن هەر لە سەرەتاوە دەبێ وا پەروەردە بن مسلمانان نابێ وەکو مریشکە مەسلحە پەروەردە بکرێن هەر کەسێک لە ڕاستیان ڕاهات شەقویان بۆ دەرێنێ و سەریان بڕێوانیش خۆماتکەن نا لێرە شتێکم کەوتۆ یاد کە لە الكامل في تاريخ ابن الأثير داخوێنمەتەوە ابن الأثير دەجێڕێتەوە دەڵێ یەکێ بۆی جێڕامەوە کە دەڵێ ئێمە 10 کەس بووین لە کاتی شەڕی تەتەر و مەغۆڵدا لە بەغدا لە جێرخانێکدا خۆمان ماددا بوو دەڵێ شێ لە تەتەر و مەغۆلیەکان هات تەماشای کرد ئێمە 10 کەسین لە ژێرخاندا خۆمان پەنهان کردووە وتیوە لێرن گوتمان بەڵێ هەموو دەلەرزین دەڵێ وتی ڕاوەسن تا دەچن شەقوێک شتێک دێنم سەرتان بڕۆم دەڵێ ئەمەش تەماشایەک دیمان کرد و مان چی بکەین وتی ڕادەوەسین تا دێتەوە سەرمان دەبڕە بەڕیس دەڵێ یەک دوێکمان غیرەتماندایە بەرخۆمانمان کاکە جا بۆ لێگەڕێ سەرمان بڕێ ئێوە جۆکو ئێمە مرۆڤ ئەخبابەوە تەتەر و مەغۆلە مسلمان وا ترساون جاری وا مسلمانان تووشی ترسەنۆکی و ئەو حاڵەتە دێن دەڵێ هەر چۆنێکی بێت یەک دوێ قەنەعەتیان هات کە گەر هات دەست بکەینەوە وڵا دەڵێ کابرا هات شەقوێکی پێ بوو خەریک بەڕیز پێدا بێت خۆیان پێدادا بە شەقوەکەی خۆیان سەریان بڕی هەر دەیەکەنە دەربازمان بوو لە ڕاستیدا مسلمانان دەبێت لەو سەرەتاوە ئاوا پەروەردە بکرێن و بار بێندرێن و هەر میتۆد و مەنهەجێکی دیکە مسلمانان فێرە ترسەنۆکی و فێرە بەڵحی و دەست نەکردنەوە و تەسلیمبوون بکە بزانن کە چ پەیوەندی بە ئیسلامۆنی ئەوە تاخوا لە قورئانی مەککەیدا ئاوا مسلمانان پەروەردە دەکات تەمان ئەم دەسیفەتانە کە باز دەکا هەموو کۆمەڵی مسلمانیان پێناسە دەکات کەواتە کۆمەڵی مسلمان کۆمەلگای مسلمان ئەوانن کە دەبێت ئاوا ئیمانەکەیان کاریگەری لەسەریان هەبێ وەکو چۆن صفەتی پشت بەخوا بەستنیان تێدا پەیدا دەکات و خۆ دوورگرتن لە گوناحە گەورە و ناقۆڵایەکان و صفەتی کۆنتڕۆڵکردنی تووڕەیی و صفەتی نوێژ بەرپاکردن و صفەتی بەدەم بانگەوازی خواوەچوون و صفەتی کاروبار بەڕاوێژ بەڕێوەبردن و صفەتی بەخشین و صفەتی دەستکردنەوە و دەستەوکەر لە بەرامبەر ستەمدا ئەوە هەمووی کاریگەری ئیمانە ئیمان ئاوا صفەتی چاک لە ئینساندا پەیدا دەکات لە تاکو لە کۆمەڵدا و لە صفەتی خراپیش بە دووریان دەخات هەروەها لە سوورەتی ئالی عیمراندا ئەمە زیاتر بۆ پەیداکردنیش صفەتی چاک لە تاکو کۆمەڵدا بەڵام زانین داخوات چۆن صفەتی خراپ ئیمان صفەتی خراپ لە تاکو کۆمەڵی مسلمان و بڕوادار دوور دەخاتەوە لە سوورەتی ئالی عیمران ئاەتی 175 خوا دەفەرمێوە فەلا تەخافوهم وخافوني إن كنتم مؤمنين لەوان مەترسێن لە دوژمنە لە من بترسێن ئەگەر بڕوادارن کەواتە گەر بڕوادار بی تەنیا ترس و سام و هەیبەتت بەرامبەر بەخوا دەبێ سبحانه وتعالى بەڵام لە دوژمنانی خوا ناترسی ئەو ترسەی کە پەکت بخا ئەو ترسەی کە ئەژنۆت بشکێنێ ئەو ترسەی کە وا لێ بکات تەسلیم بی تەسلیمی واقعێکی مەرفوزی ناشەرعی بی نابێت هەروەها لە سوورەتی مائیدە ئاەتی 57 داخوا دەفەرمێ يا أيها الذين آمنوا لا تتخذوا الذين اتخذوا دينكم هزوا ولعبا من الذين أوتوا الكتاب من قبلكم والكفار أولياء واتقوا الله إن كنتم مؤمنين أي أواني بڕواتان هێناوە ئەوانەی ئاینەکەی ئێوەیان کردووە بە مای گاڵتەجار و یاری پێکردن لەوانەی پێش ئێوە کتێبیان پێدراوە و لە کافرەکان مەیان گرن بە دۆست ئەوان کە گاڵتە بە ئاین و دینی ئێوە دەکەن و پارێز لە خوا بکەن ئەگەر ئێوە بڕوادارن کەواتە ئەگەر تۆ بڕوادار بی دەبێ خۆ لە سزای خوا بپارێزی بەهۆی ئەوەوە کە تۆ دۆستایەتی نەگری لەگەڵ کەسانێدا کە گاڵتە بە دینەکەی تۆ دەکەن گاڵتە بە ئیمان و ئیسلامت دەکەن گاڵتە بە قورئان دەکەن گاڵتە بە پێغەمبەر دەکەن عەلەیهی السەڵات وەسەلام وەکو هەر جار لەو ڕۆژ ئاوا و ئەوروپایە یەکێک پەیدا دەبێ قورئان دەسووتێنێ یەکێک کاریکاتێر لەسەر پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم دوور زاکەیشە گاڵتە بە ئاەتی قورئان دەکەیشی گاڵتە بە خوا دەکات
دواییش کەسانێک هەن کە خۆیان بە بەرپرسی مسلمانان دەزانن باوەش بۆ ئەوانە دەگرنەوە لە خزمەتیاندان بارەکەڵیان بۆ دەکێشن ئەتۆ لەکوێ ئیمان و ئیسلامی ئەگەر ئیمانداربی ئەوانە ناگری بەدۆست خۆشت ناوێن کەیفت بە چارەیان نایە بەڵکو بە پێچەوانەوە دەبێ هەڵوێستت لە بەرامبەریاندا هەبێ هەڵوێستی چی لانی کەم پێ بڵێ کە کاکە تۆ لە وڵاتەکەی تۆ کە ئاوا دەکەی تۆ ناتوانانی بڵێ وڵا من لەگەڵ ئێوەدا ڕێز لە ئێوە دەگرێت نەخێ ڕێز لە من ناگری تۆ ڕێز لە ئیمان و عەقیدەکەم نەگری ڕێز لە خوا و پێغەمبەرم نەگری عەلەیهی سەڵات وسەلام ڕێزی چی لە من دەگری ئەوە درۆ دەلەسێ پێ هەڵناخەڵەتین کەواتە پێگەیشتن بەهۆی ئیمانەوە برایان و خوشکانی بەڕێزم ئەوەیە کە ئیمانەکەمان کاریگەری لەسەرمان هەبێ لەسەر چی ئیمان لەسەر هەموو هەڵس و کەوتمان لەسەر هەموو تێڕوانی و بیرکردنەوەمان لەسەر هەموو هەست و نەستمان و لەسەر هەموو جموجۆڵ و چالاکیەکانمان لە ذاتی خۆماندا لە چوارچێوی ماڵ و خێزاندا لە چوارچێوی کۆمەلگادا لە چوارچێوی قەوارەی سیاسیدا لە پەیوەندیمان لەگەڵ ئەملاولادا لە مەجای کار و کاسپیدا دەبێت ئیمانەکەمان کاریگەری لەسەرمان هەبێ کاکە ئەو جۆرە کاسبیە مەکە بۆ لەبەر خوا قەدەغەی کردووە ئەگەر ئیمانی هەبێ خوا قەدەغەی کردووە تەواو کاکە بەو شێوەیە مامەڵە مەکە لەگەڵ فڵان کەسدا بۆ ئاخرەوە خوا قەدەغەی کردو گاڵتەی پێ مەکە توانجی تێمەگرە پلاری تێمەگرە ناتۆرەی لێمە دۆزەوە غەیبەتی مەکە جاسوسی لەسەر مەکە بۆ خەرخوا ئەوانەی قەدەغەی کردووە گوناحی گەورەن ئەوانە تەواو نەک ئاخر ئەو راپۆرت نووسینەم بژی منی تێدایە ئاخر ئەو غەیبەتکردنم ئاخر ئەو ماستاوکردنم بۆ حیزبە بۆ ڕژێمە بۆ دەسەڵاتدارە پارەی لە بەرامبەردا وەردەگرم تو لەکوێ ئیمان و ئیسلامی ئێستاش هەروایە بەڵام ئێستا بە سوشیال میدیا کاتی خۆی گۆوارم و وا دەردەچوون یەکێکیان لەسەر وتارەکەیدا هەمیشە هێرشی دەکردە سەر من برایەکی خۆمان تەلەفۆنی کردووە سەر نووسەرەکەی گوتبێەوە چۆنە من دەتناسم ئەوە بۆ هەموو جارێ وتارێک لەسەر فڵان کەسدا دەبەزێن وشی درۆ دەلەسێ گوتی وەڵا ڕاز دەکەی خۆش قەنەعەتم پێ نییە ئەی تۆ چۆن سەر نووسەری ئەو گۆڤارەی گوتی وەڵا ئاخر من پارەکەم فی ئەوەیە دەمدەنێ دەبێ هەمیشە دەبێ سەر وتارەکە دەبێ لەو بارەوە بێت قەنەعەتیشم پێ نییە بەڵام پارەکەم لەوەدا ژیانەکەم لەوەدایە ئەوە بەتەکیدەوە حرامە مەبەستم ئەوەیە ئەگەر ئیمان هەبێ چه تاکی مسلمان چه خێزانی مسلمان چه کۆمەلگای مسلمان چه کۆی مسلمانان دەبێت ئیمانەکەیان تیاندا بەرجەستە ببێ لە هەڵسو کەوتەکانیاندا ڕنگ بداتەوە و دەبێت سنوورەکانی خوا نەبەزێنن و پێویستە ئەرکەکانی سەرشانیان بەجێ بێنن و قەدەغەکانی خوا نەشکێنن بە ئەندازەی ئەوە کە مرۆڤ لە ذاتی خۆیدا وەکو تاک و مسلمانان بە کۆمەڵ بە ئەندازەی ئەوە کە پابندن بە سنوورەکانی خواوە تلك حدود الله فلا تعتدوها ئەوانە سنوورەکانی خوان مەیان بەزێنن بە ئەندازەی ئەوە ئینسان دەتوانێت بڵێ مسلمانم و کۆمەڵ و خەڵک کۆمەلگا دەتوانێت بڵێ من مسلمانم ملکەشم بۆ خوا بۆ ئەوە تا سنوورەکانی خوا دەپارێزم سنوورەکانی خوا نابەزێنم و قەدەغەکانی خوا ناشتێنم و ئەرکەکانی خۆم بەجێ دێنم خوا بە لوتف و کەڕەمی خۆی زیاتر یارمەتی هەموو لایەکمامدا کە هەرچی زیاتر ئیمانەکەمان ئیمانێکی ڕاستەقینە بێ ئیمانێکی کامڵ بێ و کاریگەری هەبێ لەسەر هەم دیوی نێوەمان هەم دیوی دەرێمان هەم ژیانی تاکیمان هەم ژیانی خێزانی هەم ژیانی کۆمەڵایەتی هەم ژیانی سیاسیمان و خوا تەوفیقمامدا کە خۆمان بە ڕەنگی ئیمان ڕەنگکەین وەکو خوا دەفەرمێ صبغة الله ومن أحسن من الله صبغة ئەوە ڕەنگی خوایە و ڕەنگی شێلێکی خوا چاکترە خوا بە کەڕەمی خۆی بە ڕەنگی ئیمان ڕەنگمانکە هیچ ڕەنگێکی دیکەمان پێوە نەمێنێ و ئیمان هێندە بە دڵ و دەرونماندا قوڵ بێتەوە ڕەگوڕشەی هەرچی گوناح و تاوان و خراپە و ڕەذائیل هەیە بیسووتێنێ و بەشمان ڕازێنێتەوە بە هەرچی سیفەتی چاکەیە لێرەجا کۆتایی بە ماڵقەیەمان دێنین وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين والحمد لله رب العالمين